گەردەتەوێ بەیانیان ناخت پڕ بێ لە خۆشەویستی بۆ دولبەرەکەت گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە خۆشەویستانی رادیۆ میلی گەڕیان سڵاوتان لێبێ سڵاو ڕێزی ئەمە قبول بکەن لە ستافی رادیۆ میلی گەڕیان لە بەرنامەی بەزمەکانی گەڕیان. ئەمڕۆ خۆشحاڵم کە لە دوو هەفتەی زیێڕێنی بەزمەکانی گەڕیان هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکتر لە بەزمەکانی گەڕیان. ئەم جارەیان ناوی بەزمەکانی کوردستانە. بەزمەکانی کوردستان ئەو کوردستانە جوانەی کە پڕە لە میلۆدی جوان، لە مۆسیقا، لە هونەری جوان، لە دەنگی ئەفسانەی، دەنگی ئاڵتونی، دەنگی کورە ئەڵماسی، وەکو دەنگە جوانەی کەمڕۆ لە ئێمە میوانە ئەو خۆشەویستە، ئەو ئازیزەمان، ئەو هونەرمەندە دەنگ خۆش و ئەتوانم بڵێم ئەو دەنگە ئەکادیمە جوانە، ئەو دەنگێکەوە بە شێوەیەک پەروەردەی کردوکات. بڵێ من شانازی پێ بکەم، ئەو ئوستازی ڕێتمە یا ئیقاعە، ئوستازی تار و سێتار و کورە وەڵا نازەمینەی و ئوستازی دروستکردنی و ئامێرانەشە نەکرد. ئوستازیەوە ئەوش مامۆستای خۆشەویست و مەقامزان و مەقامبێژ و دەنگزوڵاڵ مامۆستا ئازادکە هۆڕیە مامۆستا گیانیە خۆ بەخێر بێ. سەلامت و مامۆستای گیان ڕێز وسڵا و خۆشەویستیم هەیە بۆ جەنابت و بەرنامەکە و ڕادیۆی گەڕیان. ئەوە لوتفی جەنابتە، من لەو حەدانی لوتفی گەورەی جەنابتە، سپاسی خۆت و بەرنامەکە و سپاسی بینەرانی خۆشەویستەکەم. هیوادارم بەم چۆن ئەڵێ هیلاکی دەنگی خۆم بتوانم شتێکی نەگە جوان، شتێکی لە حەدی جوان ئەوەتان پێشکەشکەم بگاتە جوانی تقریبن. وەڵام من هەموو کاتێ هەر هونەری جوانم لە تۆ پێشبینی کردووە. ئەو ڕۆژێک کە بە خزمەتی جەناب بگەشتم شانازی پێوەکەم وەکو گەنجێکی کورد کە تۆ بە هەموو شێوەیە خزمەتی هونەرەکەیت، هەم لێرە بە پێگەیاندنی چەندین کەس لە دەنگە کە دەنگەکانی پێک، هەم بە پێگەیاندنی چەندین ئێستا کەسی بەتوانای هونەری کە فێری موزیکت کردوون. یعنی تۆ یەک پارچە یعنی ڕۆشنایەکەت بۆ چواردەورە وەکو چرایەکی پرشنگداری بە خێراتنی کاکە بابانجیانیشەکەم. کاکە بابانی خۆشەویست نازەمەگە پێی ناخۆش نەبێ بزانێکێکە لە خوێندکارەکانی مامۆستا ئازاد. ئەوە خۆیەکێکە لە شانازەکان کە من شانازی پێوەکەم. من ئەوەنە تامەزۆی بیستنی دەنگی کاگازادەم، دوایە چینە لای هەندێک پرسیار جواب پێم خۆشە یەکسە بچینە لای میلۆدیەک. بیسەرانی خۆشەویست، بینەرانی پێیجی ڕادیۆی گەڕیان، هیوادارم لای خۆتانەوە شێریکەن بۆی و کەسانەی بێبەش نەبن کە ئێستا لەم دەنگە خۆشە بێبەش نەبن. لەم کاتەیە، لەم کات و ساتەیە کە هەر هەمومان دەمارەکانی مێشمان گرژ بۆ بەدەست هەڵی سیاسیەکانە، بەدەست قوڕبەسەریە وڵاتەوە، بەدەست ئەو هەموو خەیرانی نەخۆشی و ناخۆشیەوە کە هەیە، هەم لە کۆرۆنا هەم لە قەیرانی موچە و ئەو هەموو نەهامەتی بەسەر میلەتێت. هەری جەمە بۆی ساتێک ئارام بنەوە لەگەڵمانە لەگەڵ ئەو دەنگە ئەفسوناوی کاکە ئازادە. پێم خۆشە بچینە لای میلۆدیەک و دواتر قسەکانمان تەواو yara yara yaran yara yaran yaran yaraman yariman kama sere gash kam guli kevi sura wa kulmi wala waglebi yana kama sere gash kam guli kevi sura wa kulmi wala waglebi kam rashiya gash barashi chavi merjan gubru khadri jay khani بزماني بلبل
مامۆستا ئازادیان بەڕاستی من غەدرێکی گەورەم لێ کردی چووکە منەوەی بزانم مامۆستا ئازاد یەکێکە لەو کەسانەی زۆر کات ینی ئەم بە شێوەیە خوێنێتی کە پەروەردەکردنی دەنگ بەو شێوەیە زۆر جارە بەیانیان دەنگم ناکرێتەوە ئەو شتم لە خۆی بیستووە یانی وەڕان ڕەنگە ئەم ڕۆماندوو بوو درەنگانێک لە خۆستاوە بەڵام هیوادارە وردەوردا هێدی ئەمەش پەلەو لێ ناکەین مامۆستا ئازادیان ئەمە لێرەوە خۆت بە بیسەران بڵێ من داوام لێ کردی چکە من بەڕاستی لە مژدەیەکی خۆشێن بە هەموو ئەو جێگرانی کە ئێستا لە ڕادیۆی گەڕیانن یا ئەو بینەرانی کە ئێستا لە پێیجەکانمان بینن پێشتر ئەگە بویستە بۆ خولێکی فێربوونی ئەکادمی ئەبە ڕوو کردایەتە وڵاتی ڕۆژهەڵاتی کوردستانی بچیتە بۆ تاران بۆ وڵاتە بۆ ئەو شوێنە بۆی کە بتوانی فێری ئەو وانەی پراکتیکی ئەم ئامێرە جوانانە ببیت ئامێری سنتور ئامێری تار ئامێری سێتەر ئامێرینەی یا ڕیتم یا پەروەردەکردنی دەنگ بە شێوەی سۆڵفێز یا پێگەیاندنی دەنگ بەڵام ئێستا خۆشبەختانە ئەو ئوستازە جوانە خۆی لێرێ لە سلێمانی ئەوش ئوستاز ئازاد کەلهۆڕیە ئەو هونەرمەندە پڕبەهرەیە حەزم خۆی لێرە بڵە شوێنەکەت لەکوێ ئێستا گەرێکێک هەوادارێک حەسبە فێری ئامێرێک لەو ئامێرانە بێت یا بێت دەنگی پێبگەێنە فێربوونی مەقامات بەڕێستانەوە بزانام خولی فێربوونەوەتان هەیە شوێنەکەی خۆت بڵێ من بەڵێن ما بلێرە ڕێکلامێکە بۆ بکەین چکە بەڕاستی ئەوە گەورەترین خزمەتە بەم شارە بەنەتەوەکەم کە تۆیکەی قوربانت مامۆستاگیان مەمنونی ئێوەم و سپاسی ئێواکەم خۆی ئشارەت پێ کرد سەرەتا لەلایەن خۆم و داوای لێبوردنەکەم لە جەنابتان و بینەران و خۆشەویستان بەڵامی تر چۆنەڵی لەم ژیان ئێستاە هەرکە و مەشاکیلێک و مشاکیلێکی خۆی هەیە بۆیە من داوای لێبوردنەکەم بەڕاستی بەبێ پرۆڤ بەبێ هیچ شتێک من موزیسیانێن مەگە خۆماجینە ئەوە گروپێکی زۆر لەوە گەورەتر لە خزمەت هەوەیە بەڵام ئەمە بۆ جاری نەکردیا ئیشەڵام جارێکی تر ئەو وعدا ئەدەم بە ئامادەگیکی باشترە و تێمە خزمەتەن کلاسەکانیش دەورێکم داناوە دەورەکە بەڕاستی بەهۆی ئەوە خۆم ناڵێم مەشاکیلی ژیانی خۆم تۆزێ زۆر بووە تۆزێک جێبەجێ بووگەم شوێنەکەم جێبەجێ کردووە ئێستا لە سەهۆڵەکە لە کافەی غەزەڵنووس شوێنێکم گرگا لە لای مامۆستا ڕاستی ساز و مامۆستا ئاکۆ عەزیز و چەند مامۆستایەکی سلێمانی لەوێ کلاسێکم کردووە ئینشاءڵڵا لەم دوسێ ڕۆژە دەستەکەم بە یعنی کەوابێت لە ناوەندی غەزەڵنووس هەر کەسێک ئارەزوو بکە فێربوونی ئەو ئامێرانە بە شێوەیەکی ئەکادمی جوان مامۆستا ئازاد خۆی زۆر ماندووە تا خۆی پێگەانەوە ئەو دیارە لە سنەوە هەموو کات چۆ سەردانی تارانی کردو و حەزەکەم خۆی گەوبیرۆیان لەگەڵ ئوستا شەجەریانە پێم وابێ ئەو ژەنێرەکەی تەلەبێکی ئەو بەناو حەمید ڕەزا نوربەخش تەلەبێکی ئەو بوو من گەشتومەتە خزمەت ئەو تۆ زۆر مایشانازیت لەبەرەوە تۆ ئێستا ئەو هەموو ئەتوانە بڵێم خیبرێت هەیە ئەو پسپۆڕێکە لێرە ئەگە خوێندکاری بێتە لای تۆ دڵنیام زۆر بە شێوەیەکی جوان فێرە بێت لەبەرەوە هیوادارم هەر کەسێک خوازیار بوو و فێری و ئامێرانە بێت لە ناوەندی غەزەڵنووس کە مامۆستا ڕاستی سازیشی لێ ئەو شاریشەکە لە گەنجە خۆشەویست و هونەرمەندە بەتوانەکان مامۆستا ئاکۆی عەزیز عینایەت کە هونەرمەندێکی زۆر بەتوانای ئوستازی ڤیۆلین و کەمانچەیە ئەوانە هەمووی لەوێن و ئەتوانن سەردانی ئەوانەی خوازیاری فێربوونی مۆسیقان بۆی دوورکەونەوە لە جەنجاڵی ژیان لەم هەموو مەشاکلێکە لەم وڵاتەیە هەیە تەنها مۆسیقا ئارام بەخشە و ڕەوینەوەی خەمەکان لە ڕێگەی مۆزیکەوە بێت خۆشەویستانی بەناوی بەزمەکانی گەڕیان ئاگادارەکەم بەرنامەیە بە شێوەی لای پێشکەشەکرێ بۆ هەر پرسیار و بۆ هەر سەرنج و تێبینە کە توانن ڕاستەوخۆ پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە لە ڕێگەی هەردوو ژمارە موبایلی ئاسیا 1970 470 5264 کۆڕەک 1950 1922 1920 1950 و خۆشەویستان کۆمنتەکانتان بە هەند وەرەگەین چاو یەک بێکتان ماچەکەم ئەوەی کێتا ئێستا کاک ئەحمەد گۆران کە بەڕێوەبەری پیجی هونەرمەندی دێرین جەلال سەعیدە سڵاو لە کاگازاد و کاکزەزا و کاک بابان سپاس یەکەم کاک پەروەرجافی هونەرمەند هەزاران سڵاو بۆ ئێوەی ئازیز سپاسی کاکە پەروەرجاف بکەم کاک ئەحمەد خۆشناوەتی کاک ئەحمەد گۆران مژدەیەوە دەیەمێت کە ڕۆژی چوارشەمە بە ڕێزیشتانەم کاتانە
لێرە نۆکو بەڕێوەبەری پێجی جەراسعید لێرە یادی ساڕۆژی کۆچی دوای جەراسعید دەکەینەوە بەرنامەی بەزمەکانی گەڕیان تایبەتە بە شاری قەڵام نارە و یادی هونەرمەند جەراسعید بە ئامادەبوونی شەماڵی کوڕی جەراسعید ڕەحمەتی لێرە و بیسەران ئاگادارەکەین کە ئەو بەرنامەیەش بە لایف پێشکەشەکرێ کا خالید ڕەحمان کاک ئەحمەد خۆشناوەتی لە هەولێرەوە ئەڵەست لە ڕادیۆ میلی گەڕیان بەڕێوەبەر و ستا بەجوانەکەی بە خێراتنی میوانەکانەکەم کاک ئەحمەد پەیامنەری خۆبەخشی ڕادیۆکەمانە لە هەولێر کا خالید ڕەحمانەوە سەرکەوتوو بن جێگەی شانازین نمرتان زۆر بێ کاک ئەحمەد گۆران جارێکی لەسڵاو دەنگێت کاگەزات خاتو جوان لەتیفی پێشکەشکاری خۆبەخشی ئەم ڕادیۆ و کارمەندی خۆبەخش لەسڵاو بۆ بەڕێز کاگەزای خۆشەویست و میوانە بەڕێزەکەی سپاس یەکەم خاتو جوانەڵە دەنگ و ڕەنگی لای زۆر باشە سپاس دەکەین ئەو بەڕێزانە هەمووی دوایی کاک هونەر شەمێرانی کە هونەرمەندێکی زۆر زۆر دەنگخۆشە ئەڵا ئازادکەڕۆی دەنجێکە پڕ لە چێژ نەوەیەک لێوان لێو لە ڕستەنایەتی زۆر جار بە دیار گۆرانیەکانیەوە دەچمە خەیاڵ هەمیشە تەمەند درێژ بێت سپاس بۆ تەواوی کارمەندەمان و ناسەکانی ڕادیۆ گەڕیان کاکۆگری ژەنیاری ڤیۆلینی بەتواناڵە دەستان خۆش بێت زۆر زۆر سپاس بۆ هەموویان و بوو کاکۆگەرجیان لە کەمەکوڕیمان بورە من نەمێت ئوستاز ئازاد مەشغوڵ بێ بە زەربگیری و بەڵام بەخوای تر بەرنامەکەەوە هاتەوە بەڵام هیوادارم تر بچینە ناو وردەوەدا دەنگی مامۆساژیان بکرێتەوە بچینە ناو میلۆدی کترەوە دوایش هەرچێکی ترە بوو باسێکی نێوانی بەرنامەکە چهچهی بلبل عزیزم چهچهی بلبل عزیزم مهوزاری پیویم هل هلی عر العشقان هل هلی عر العشقان دردی کاری پیویم نرگز و شهلا دلرزن عشوکاری پیویم دور برم رو نسیم بونی بهاری پیویم گل شکوفای کردوام و چای بهاری Ere
خۆش وستاژیان زۆرم پێخۆشە کە گەشتێکی بەناو مەقامەکانە ئەمەیان دیارە مەقامی ڕاست بوو وەکو شارەزایەکی تەواوەتەوە مامۆستازات هیوادارم وەکو باسم کرد ئەگەر پاش کەمێک تر هێدیێدی دەنگی ئارام بۆ گەشتێکمان پێ بکە بۆ دنیا خەیاڵایەکەی مۆسیقا و گۆرانی خۆشەکان ئەوەی کە من لەوم بینیوە ڕەنگە کەم کەستان بینی بێتان خاستان بینەرانیم پێجا هەندێکیانەیە بە ئاگان لە دەنگە زوڵاڵەکەی کە ئازاد ئەو لە توانێکی زۆر بەرزەوە ئەتوانێت بچریچێنێ ئەتوانێت چاپکە ئەتوانێت لەرینەوەی دەنگی بەکاربێنێ بە تەواوی لەسەر ژێکانی موزیک بە شێوێکی ئەوەنە جوان کە کەم کەسێ ئەتوانایی هەبێت مەگەر سعیرە زغری کوردستانی مامۆستا مەزەری خالقی یا هەندێک لەو دەنگە ڕستەنە کۆنانە توانی بێتیان لەو تۆنە بەرزانەوە بەو شێوە گۆرانی بچڕن. خۆشەویستانم لە ڕادیۆ گەڕیان بەتەواوی لەگەڵ هەموو خەموو ئازارەکانی وایە ژینێمە ڕۆژانە هەندێک برادر پیانت مەسەن بۆ منە هاوڕێکی هونەرمەندم هیوادارم بەرنامە تەرفیەکانتان ڕابگرن ئیتر نازانێەوە تا چەند لەگەڵەوە بۆ چونەی هاوڕێکەمان ئێمە بە پێچەوانەوە بەرنامە تەرفیەکانمان زیاتر بۆ ئەوەیە کە ئیتر بەڕاستی خەم ڕاتان نەپێچێت چکە بەم ڕۆژگارە باوەڕتان نەبێ هەرتوانە بڵم لە 2020 شومە چەندین هاوڕێی من هاوڕێی زۆر نزیکم ئەوەی کە بە کۆرۆنا بەڕاستی بەجێهێشتین ڕۆحیان شادبی ئەوەی کە بە خەمیشەوە بەجێهێشتین بە ئازارەکانی ژیانەوە چەندین گەنج ڕۆژانە لە بەرچاومانە نامێنن لە بەرەوەی مەمانەیە خەمڕۆیان بین بۆ ئەوان نازە مامۆستا ئازاجیان ئەگەر وەسفێکێ بێ بۆ موزیک ئایا موزیک ئەتوانێت چارەسەر بێت تو ئەبزانام خوێندوشتە بەوە من ئەوەی کە بیستومە لە هەندێک نەزم ئەو تاشان ڕاستەکە جەناوی بۆم پشت ڕاست بکەیتەوە لە باسی وڵاتی ئێرانەکەنان لە نەخۆشخانەیەک تەنان بە مۆسیقەکانی مامۆستا مەزەری خالقی ئەو کەسانی کە نەخۆشی دەرونیان هەبێت چارەسەرەکە بەس حەزگەین پەیوەندی وەرەگرین کاک ئەحمەد خۆشناوەتی لە هەولێرەوە کاک ئەحمەد جان سڵاو ڕێز بۆ تۆ کاک ئەحمەدی خۆشەویست سڵاو ڕێزێتەوە مامەژیان تۆ کاتتان باش ئەو کاتەوە باش کاک ئەحمەد خۆشناوەتی ماندوونەناس و بەڕێوەبەری پێجمان لە هەولێر و کارمەندی خۆبەخشمان لە هەولێر لە خزمەت مامەجان تەندروستیان چۆنە باسم بە خێرات میوانە بەڕێزەکان دەکەم زۆر سپاس بۆ تۆ سپاسیانەکەم ئێمەش ڕێز و سڵاو و خۆشەویستیمانەیەوەی قوربانتم کاک ئاجای برای گەورەی میازی خۆشەویستم بە خێرات میوە ژەنیارە ئازدەر دەکەم دەست و پەنجەی ساغ بوو ئینشاءڵڵا زۆر سپاس کاک ئەحمەد جان چاو ماجەکەم قوربانیتم مامەجان مەڵای گلەیەکی کوچێکی مڕ بەرنامەکە دواکەوت وەڵاهی ئیتر ئەوەش هەندێک کێشەی تەکنیکیمان هەبوو بەڕاستی کێشەکانمان چارەسەرکەن جەوێرامان بێنە ناو بەرنامەوە کاکە ئەحمەدجان لەشتان ساغ بێت چونکە لە دیزاینی ڕیکلامی بەرنامەکە سەعات 2 نووسرا بوو ڕەنگە بینەرێکی زۆری چاوەڕێی کردێ و ڕاستە ئەوتە بینەرەکانمان هەندێک تۆراوە هیوادارەمانی کە گەڕاونەتەوە بە پەلا شەیریکەن و لایەکیکەن بۆی کە زۆرترین بینەری هەبێ بێبەش نەبن لەو دەنگە ئەفسوناویە لەشتان ساغ سەرکەوتو بن ئینشاءڵڵا مامەجان سپاس کاک ئەحمەدجان چاو ماجەکەم قوربانی کاتیش خۆش بۆ ئێوە سەرکەوتو بن ببوورە کاک ئازاجان پێش بەنامەکە باسیەوەمان کرد ئایا شتیوە هەیە بەخۆ مامۆستا من بیستومە وەکو زەرەگەی مۆزیکی یۆگا چارەسەر هەیە لە ئەڵمانیا لە ئەڵمانە لە ئەڵمانیا ئەوەم بیستوە ئەوین لە ئەڵمانە لە خەستەخانەی کایتر نازانم بەزەبت پێنێت بەڵام تەسیرەکات 100% موسیقا ئەگەر هەر چۆن ئەڵێ مەقامێک و بۆ کاتێک و هەر پارچەیەک لە کاتی خۆیان لە شوێنی خۆیان تەسیر خۆی دائنێت و بەڕاستی تەسیر بەزیرەیە زۆر ڕاستە قوربانە ئەگەر ماندوو نەبی حەزەکەم بچینە لای شتێک وردەوە دەباشکەم بە پلەیەکی ترە بەرزبین کاکە بابان ئەڵام پلەیەکی تر بەرزیگەین باشکەم وردەوەدا ئەو دەنگە خۆشە بێتەوە کە من چاوەڕێیەکەم و ئێوە چاوەڕێیەکەن ئاچەمەکان مانگی یک شو مانگی یک شو
یک شو يدايم زيادة كام أشنيت سوا جواني خوي وكويتو برازن توا تدقات تشار دهم شو تدقات تشار دهم شو تدقا نقابتو جلد جلد وردة وردة كم أكاو أتيتوا لبحري بك مجيان اشتي تولدم كشتي آواتم وشاويستي مهرتو گرمی جینی من رگای نجاتم بخوازور حيفا قلم يما بجاري يا جياوي لبحري ببجيان اشقي تولدم كشتي آواتم وشاويستي مريتو قرمي لهر لايك يا نكبر لهن دران يا كبير توي توي دلم فربينا بيرد لدي صار بتينا لشما هوراز لاي هوران هوارك لاي بريان اي كبيري لا كبيري آی خبیری تو لگم آور بیتگم دانه بیتگم
وەک بەهاری کۆدەواری پڕگوڵ دافاری سەختە جارێ بە کۆڵ جار بەدڵ یاد و بیری تۆ مەبەستە ئای کە بیری داد کە بیری ئاخ کە بیری تۆ دەکەم ئەوەر بیتەکەم یانە بیتەکەم وای سەربەستی ئەبینم مەرهەمی زاڵ برینم ئەمن کوردم ڕاهاتوم دەمێ لە شارگاه لە شاخ بێم دەبێ بزانی عەزیز دەبێ ئەو ڕۆژە لە لات بم ئای بۆ ئەو ڕۆژ یان بۆ ئەو ڕۆژ ئاخ بۆ ئەو ڕۆژە لە لات بم ئەوە لە لات بم یانە لە لات بم دەم خۆش ئوستازیان دەست خۆش کاکە بابانجیان دەستی خۆش بێخوا وەکو باسماکران بەرنامانە بەهۆی هەموو قەیرانەوە کە ڕووی لە هەموو لایە کردوە لە هەموو دنیا لە هەموو کایەکانی ژیان لە ناویشانە هونەر و هونەرمەندان بەڕاستی دەرفەتی بۆ نەڕستانە کە بتوانین هەر پرۆڤێ بکەین شتەکان ئاوا خۆڕستکانە ئێستایەتە بەرباس و گوێمان لەبەرەوە داوای لێبوردن نەکەین تەنها ئێمە مەبەستمانە گەشتێ بکەین بە ناو میلۆدیەکانە و هەروەها ئەو دەنگە خۆشە بناسێنین بە خۆشەویستان کە ئەو بە عەرەبیڵە غەنی عەنی تعریف پێویست بەناسی ناکە بەڵام بۆ ئەو کەسانەی کە لە ڕادیۆکەی ئێمە شاناجێگەین کە ئوستاز ئازاد کەلهوڕی لەم ڕادیۆ ئێمەیە ئەو خۆشەویستە بە دیداری شاد بین خۆشەویستانم کاکار دەڵان قاسم لە شاری بۆنەوە لە ئەڵمانیا کە هونەرمەندێکی دەنگزوڵاڵە و ئەوش لە ناو زیانی ماملەیە بەڕاستی هەر چەند ساڵە خزمەت دەکات ڕستاوتان لێبێ سەرکەوتوو بێ ڕادیۆی ئازیەکەی گەڕیان سپاس کاکار دەڵان قاسم خاتوبان عیرفانی پێشکەشکاری سەرکەوتوی ئەم ڕادیۆیە ئەڵە هەر بژین دەنگە هەر خۆش بێت سپاس خاتوبانەجان کاکە پێشەوەی ساس ئەڵە بەناوی من و کاکە پەیامەوە بۆ کاکە ئازادی دڵ کاکە پەیامجان زۆر زۆر سپاسیانەکەم ئوستاذیان تۆ نازانم چی بڵم بەڕاستی لە مەقاماتە شارەزایەکی زۆر هەیە ئەوسا تەقریبەن 3 مەقامە گۆڕیش ناو گەشتەکەمانە دڵشم نە هەر بە دوایەکە بڵم گۆرانی لەبەرەوە خۆت ئەتوانی ئەگەر شتێکت تێ بە جۆگران و بیسەرانی بڵیت وەکو باسی جارێکتر خولی فێربوونەکانەکەینەوە ئایا ئوستازیان لە ئێستا خولی فێربوونی و ئامێرانی کە من باسم کرد هەمویانت کردوتەوە یا هەر بەتەنیا تەخسیسە کردەوە بۆ شتێکی دای خۆم چۆن 25 ساڵ سنتورم هەم دروست ئەکرد ئامێرەکەم دروستەکرد و هەم مامۆستای ئەویش بووم لە ئێرانە ئێستا تقریبا 5-6 ساڵێکیش لێرە چۆن بەهۆی گۆرانی خوێندنەوە بەڵێ دەرسی سنتور ئەڵێمەوە لەگەڵ دەرسی دەنگەکە پێگانی دەنگ دەستت خۆش بێ پێگانی دەنگیش بەڕاستی هیچێکی زۆر گرنگە زۆرێک لەو کەسانی کە حەزەکەن هونەری ئەوەیان تیا کە دەنگیان خۆش بێت بێنە ناو دنیای هونەرەوە بن بە گۆرانی بێش زۆر زەڕورە کە بچنە لای مامۆستا ئازاد بۆ پێگانی دەنگیان هەم بۆ پێگانی دەنگیان وەکو سۆڵپێچ هەم وەکو فێربوونی مەقاماتی سوودێکی زۆر گەورە لەم ئوستازە خۆشەویستا بینن ئوستازیان هیچ مەقامێک شتێک پێشکەشکەین تا ئێستا نەچوونێتە ئەوەی کە مەخەوی پێوە بینم خۆی مامۆستا احتیاجی قسەکەی بەڵێ هەموو شتێک هەموو ئازادی بەڕاستی ژیانی ئەمڕۆ وای لێ هاتووە ئەلبەت ئەمە باسی ژیانی خۆمەکەم زیاتر مەبەستم چییە ژیانی کۆن جوڵە زیاتر بوو مشک سافتر بوو ئەو وەختە قەلەقی کەمتر بوو دوای ئەوە مەشاکی کەمتر بوو زۆر شتەکان بەڕاستی چۆن ئەڵێ کەم و پوخت بوو بەس ئێستا ئێمە لە ژیانێکە ئەژین لەسەر تەختایی خەریکی نەژین لەسەر تەختایی جوڵەمان کەمەیانێ ڕایش ئەکەین ئەمانەوە ڕابکەین تۆزێک جەستەمان لە مردووی دەربێت بەڕاستی شەروایە جا مەبەستم سەر چی بوو ئەمە بۆ بینەران و خۆشەویستان ئازیز باسی ئەەکەم
سەرەتا داوای لێبوردن ئەەکەم لەوەی کە من بەڕاستی بە پێ ژیانی خۆم هەنێ مەشاکیلی خۆم هەیە ئەمڕۆ تۆزێک دێریش لە خەو هەستام چۆن هیلاک بووم بەڕاستی دوو شەو بەرنامەم هەبوو دوای ئەوە باسی ئەوە گەرەکەم بکەم دەنگی کۆن و دەنگی ئێستا یا ئەوانەی کە لە کەشەکانە ئەژین و خەریکی ئیشی کشاوەرزی و باخ و باخات و ماناکەن هەناسیان دایم سرحاڵترا بەڵام ئێمە بەڕاستی من باسی خۆم ئەەکەم لەم سەر تەختاییە کە خەرگین ئەژین هێشتا وەکو خۆم باسی ئەەکەم نەگەیشتومەتە ئەو ئاستا کە بتوانم ژیانێکم هەبێ وەکو ژیانێکی پاک و هونەر بەڕاستی تەخسیر کە بتوانم خزمەتی ئەو دەنگە بکەم ئەمە کۆتایی بە قسە هێنم و داوای لێبوردنەکەم لە خۆشەویستان هیوادارم بتوانم یاک تۆز لەو شتا بگەینم بە ئێوە دڵنیام کە وەکو سەوتی مامۆستا سەید عەلی سەقەر نابێت یا وەکو گۆرانی بێژەکانی تر بەڵامی تر ئۆستاز گیان ئەوەی کە لە خۆتم بیستووە بەشێکی گرنگ لە پێگانەی دەنگ وەرزشەوە بزانم جەناب باسیەوە دەکرێت بێ ڕۆژانە و کەسێک کە ئەوێ دەنگی پێگەێنێ ئەبێ ڕێزە بکە وەرزش بکات ینی کە تایبەت ببووی کە دەنگی بکرێتەوە بە دنیایەوە ئەو دەرفەتەوە نەماوە نەبەخۆ بەداخەوە جا ئێمە چێمان هەیە ئەو دەنگیوادارم بتوانی ژیان ئاسایی بێتەوە بووی کە بتوانی بۆ شێوەیە ئەو بیان بێ بەشمان نەکەی لەو
بەخوا دەنگم هیلاکە من داوای لێ قوربانت بم کەمادوو دەکەین بەڕاستی بەستاقیمت بم نامانێ بێ دەنگیشم گەرم نییە بمبورن دڵنیام بەخوا دڵنیام کە هەستام ڕێک هاتم بۆ ئێرە دڵنیام وەکو باسم کرد کۆڕین ببورن پێشتر تەجربەم هەوە لەگەڵ مامۆستازادا ئەوەنەی من ئاگادارم بۆ چەندین بەرنامەی بەیانیان خۆم تەکلیفم لێکردووە کە کەناڵە ئاسمانیەکان تەکلیفیان لێکردوم وتێتی ناتوانم بچم چکە بەیانیان من دەنگم ناکرێتەوە وەکو باسم کرد ئەم بە شێوەیەکی و ئەکادیمانە دەنگی خۆی پەرۆ دەکردەوە کە ئەزانێت لە شوێنەکە دەنگ ئەتوانی بەکاری بێنی هەموو کاتێک و پێویستا بێ ئوستاز ئازاد کەلوەڕی وەکو باسم کرد شارەزایەکی زۆری مەقاماتە زۆر دەنگێکی خۆشی هەیە بەڕاستی کە خۆم زۆر سەرسامم پێی و لە چریکەکانی سیال ێزغەرە ئەگەر ئەو دەرفەتە بڕەخسی زانم کە چۆن لەناو ئەو پانتایە ئەسپی خۆی داوایە بەڕاستی وەکو سوارچاژێکی هوەر کاکە جوانڕۆی باڵەبان هەڵێ هەڵبست لەگەڵ هەڵبستی باڵەبانە ئاینە شسلایان هەیە زۆر سپاس یەکەم شکاگاسۆ سڵاو ڕێز بۆ ئێوە خۆشەویست سپاس کاکە شکایجیان من چاوتان ماجەکەم خۆشەویستانم دڵم نایە دەنگی مامۆستازار بۆ شێوە هیلاک بکەم کە وەکو خۆی پێویست نەبێ بەڵام لە هەمان کاتە زۆر چاوەڕێینەوە گەورەترەکەین تا ئێستا جوبان لە مەقامێکی تۆزە درێژ نەبوو ئەگەر دەرفەت بڕاستەیە بەڕاستی لە مەقامەکانە ئەتوانم بڵێم لەگەڵ خۆیان پەرشێشتەکە بۆ دنیایەک کە هەمومان چاوەڕێیەکەین ئەو دنیای کە ئێستا خەم دایپۆشیوە هیوادارەمە و ئەو خەم ڕێوێ نەبێت کە بتوانین لەگەڵ دەنگە جوانەکەیە پەرچێشمان کا بۆ ناو دنیای ئارامی کاکە ئارام عەبدوڵڵای هونەرمەند لە تارۆگەوە یاخوا بەخێر بیتەوە دەنگە خۆش بێت کاکە ئارامجان تۆ خۆشەویستی سڵاو ڕێزمان بۆ ئێوە هەیە ئەم بەرنامەیە لە بەرنامە زێڕینەکانە پێنجەم بەرنمەیە شەشەمین بەرنامەی ڕۆژی چوارشەمەی و کۆتا بەرنامەشە کە بەرنامەی بەزمەکانی گەڕیانە بەناوی بەزمەکانی هەولێری دێرین لەگەڵ دەنگە زوڵاڵەکەی کاکە شەماڵی جەراسایی و لە ساڕ ڕۆژی کۆچی دوای جەراسایی لێرە و بەرنامەی پێشکەشەکرێت ئوستاز ئازادجیان نازم مەقامێک من ئەوەی کە بە حوزنەوە بێ زۆر جۆم لێ و بێ بەدەنگی تۆ فارسیش بخوێنی زۆر ئاساییە ئەسپان زۆر خۆش ئەخوێنێت کاگازات ئەوی کە من هەستم بە حوزنی کرد بێ سەباگانە زۆر خۆشە وەڵا نازانم هەمووی بەڵامی تۆ خۆت ئازادی ئەگەر ئەدا بۆ کرێ ڕێگە پێدراوە ئێمە بەرنامەی خۆمانە کراوە مایک بۆ تۆ مایک لای جەناب تا ئەگەر خۆت هەرچێک ئەوانە کە لە فێم جۆبیستمانن لە ناو سیارەکانتانەوە لە هەر شوێنەکە جۆبیستی ڕادیۆ میلی گەڕایان سڵاو ڕێزمانەیە بۆیەوە حەسەن فەرەج زۆر سوپاس دەستی تۆ خۆش بێژیانەکەم
اگر تو را گذری اگر تو را گذری بر مقام ما افتد اگر تو را گذری بر مقام ما اگر ز روی تو عکسی اگر ز روی تو عکسی به جام ما افتد ای دوست ملوک را چو مه خاک بوسه این در نیست که التفات مجال سلام افتد بود که قرعه دولت بود که قرعه دولت به نام ما افتد بود که قرعه دولت بود که قرعه دولت به نام ما افتد
دەم خۆش بێ ئوستاز گیان دەم خۆش بە مامۆستا ئازاد کەلهوڕی دەم خۆش بەڕاستی کە شۆواکەی ئەم دنیای سەوای لاتوە ئەم ڕۆژگارانە داوات چێ زۆر بەمان پێویستمان بۆ میلۆدیە بێ بۆ مەقامە بێ بۆ ڕەوینەوەی خەمەکانمان دەمە خۆش بێ دەستخۆشی لێکەم خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی گەڕیان لە هەر شوێک بن سڵاوتان لێبێت ئێمە هێدیەدی لە بەڕێم ڕۆ مامۆستا ئازاد نامەوێت زۆرمان دووکەم بەرەو کۆتایی بەرنامە چی نەگە دوایین دیاری بەرنامە لە مامۆستا ئازادجیان وەرەگرین وارووا ڕێز و خۆشەویستی بۆ هەموو خەڵکە ناڕازیانێرم کە ئەمڕۆ زۆر تووڕەن لە دەسەڵاتێک کە چەند ساڵە خەمی و میلەتی ئەتوانم بڵم خەمی نەخواردبێ هێزگار بۆ شێوەژ نییە بەڵام خەمسار دە بەرامبەر مافەڕاوەکانی خەڵک گەنجان تووڕێی خەڵک دیارە لە ئاسێکی زۆر مەترسیدارە هیوادارم خەڵکیش بە ئارامی توانێت داوای مافەکانی خۆی بکە هەتا ئارام بین ئارامی ئەم پاراستنی ئەم شارەمان و وڵاتەکەمان و شارەکانی کوردستان و پاراستنی دام و دەستگا حکومەکان بەڕاستی ئەرچێکی هەمومانە سوودانی هەر بارەگایەک دوایی دوجارە بێر خۆمان باجەکەی بێن چکە هی ئەو میلەتێ هی ئێوەی خۆتانە هەمومان ئەو کەسانی کە داوای مافەکانەکەم هیوادارم لەوە باش تێبگەن ئەو مافی ئەو هێزانیانەش بە هەمان شێوەکو ئێوەی ئەوانش هەرموچیان وەرنەگرتووە ئەوانش کە سوکار و برا و باوکو ئامۆزای من هیچ جیاوازێک نییە هیوادارم توانن کەش و هەوای شارەکان وڵاتەکانمان بە ئارامی بمێنێتەوە بۆی دوژمنانمان پێخۆش نەبێت بەڵام داواکردنی ماف ئەرچێکی تەواو مافی تەواوی خۆتانە خۆشەویستانم هیوادارم حکوومەتی ژۆک و باوچێک ئەوڕ لە میلەتەکەی خۆی باتەوە و لە نەهامەتیان ڕزگاری بکە کاگازاجیان لەگەڵ کاکە بابانە من زۆر سپاسان باسی ئێوە بینەران و ئەم عزیز و خۆشەویستانە هەمووتانەکەین و دووبارە ئەڵێم داوای لێبوردنەکەم بەخوا دەنگم بۆ گۆرانی خوێندن حاضر نەبوو بەس لەبەر ڕێزی مامۆستا و لەبەر ڕێزی جەماعەت و گەورە بووین ئێمە ئامادەبوونی جەنابتان و زۆر خۆشحاڵ سواسی کاکە دابانجانەکەم لە بەشی کۆنتترۆل کاکە بورهانی خۆشەویست هەموو خۆشەویستانی لەگەڵمان بوون ئەگەر بە گەورەی خۆ دیاری دوایی کۆتایی بەرنامەمان پێشکەش پێ ئێمە شانازی پێوەکەین و مەمنونە بین و سواسی کاکە بابانجانەکەم کە ماندوو بوو لەگەڵمانە بۆ سپاس بۆ خۆشەویستانی کە لەگەڵمانمانەوە تا کۆتایی بەرنامە چاوتان ماجەکەین کاتێک خۆش بەموتان هیوادارم لەگەڵ میلۆدی جوانەکەی مامۆستا ئازاد کەلهوڕی و جارێکی پێتان ڕاگەنم کە مامۆستا ئازاد کەلهوڕی ئەو بەهرە لە بنهاتوەیە کە ئێستا لە شاری سلێمانی خۆلی فێربوونی ئامێری سنتوریەک و ئاماژەی پێ لە ناوەندی غەزە نووس لە شەقامی سالم لە سەوڵەکە ئەتوانن سەردانی بکەن زۆر سپاسانەکەم کاتیش خۆش بەم و لەگەڵ بەرهەمەکەی کاکە ئازاد پێڵای گۆرانی ئەگەر هەبێ مەمنوون نەبین چرا رفتی چرا من بیقرارم به سر سودای آغوش تو دارم چرا رفتی چرا من بیقرارم به سر سودای آغوش تو دارم نگفتی ماهتاب امشب چه زیباست ندیدی جانم از غم ناشکیباست چرا رفتی چرا من بیقرارم به سر سودای آغوش تو دارم
دڵ نەخۆشی دەردی جانی جانانم وەرە ئاخ جانی جانانم وەرە گەردەتەوێ بەیانیان ناخت پڕ بێ لە خۆشەویستی بۆ دولبەرەکەت گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە